لە یاریشی تری ئەم هەفتەی خولیانە پلەدوەکانی کوردستان کۆمەڵەی هەولێر و دەوروبەری لەسەر یاریگای دووەمی فرانسواریری یانەی جیهان میوانداری ڕەواندۆزی کرد لە نیوەی یەکەم یاریەکە. ڕەواندۆز بە گۆڵێکی 9 شەعبان پێشکەوت کە لە ڕێگەی لێدانێکی ڕاستەوخۆ تۆماری کرد. لە نیوەی دووەم یاریەکەشدا یاریزانانی جیهان هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام هەوڵەکانیان کارانە بوو. یاریزانانی ڕەواندۆزیش دەرفەتی زۆریان بۆ ڕەخسا بۆ زیادکردنی ئەنجامەکە سوودیان لێ وەرنەگرت. لە یاریەکەدا بۆی توند و تیژی یاریزانانەوە دو یاریزانی جیهان و یاریزانێکی ڕەواندۆز بە کارتی سوورکران دەرەوە کامە لە دوای یاریەکەش ڕنگدانەوەی هەبوو بە بوونی گرژی. یاریەکە بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی ڕەواندۆز کۆتاییات و ڕەواندۆز بە کۆکردنەوەی 7 خاڵاتە پێشەنگی کۆمەڵەکەی و جیهانیش بەبێ خاڵە کۆتاییە ڕیزبەندی و هیچ هیوایەکی نەماوە بۆ سەرکەوتن بۆ خولی پلەیەکی کوردستان. ئەمڕۆ بەهام بۆ لە قۆتی هەموو یاریزانان توانیمان یاریەکی باش ئەنجام بدەین و توانیمان سێ خاڵ یاریەکەم سۆگە بکەین. بەڕاستیم یاری بۆمە زۆر گرنگ بوو چکە ئێمە لە پلەی دووەم بووین و بەم سێ خاڵات دەگەڕێینەوە پلەیەکە میشڵ یاریەکانی داواتش بتوانین سەرکەوتن ئەنجام بدەین دڵیامان دەرانە خۆش بکەین. دوو هەفتە گەمەم کردێ لە سەیەک دۆڕاندیتم سێم هەفتەیەوە یەک یاریگان نەبوو ئەم تەمرینێ بکەم. نییە یاریگای خۆمان قوڕە و باران بووە مەجاڵ نەبوو تەمرینێ بکەین بێ تەمرینی و بە ئینسیزامی لاعیبەکان لەوانی ناو مەلعەبیش دیتان لاعیبەکان لەگەیەک ئینسیزامی ئەو مەلعەبەمە ئەمە نادی جیهان ئەمەوەشمان گوتێ لە ئیدارە ژۆمان گوتێ هەتا نەبینە خاوەن ئەرزیە و مەلعەبی خۆمان بە حیاتی فەریقمان نابتەیت لەبەرەوە تا ئێستا نەمانتانیە قەواعیدێکی دابنێن لەناو ئەوە خۆمان بڵێن ئەوە لاعیبی خۆمان ئەوە ناشینی خۆمە گەیشتە خەتی یەک ئەو مشکلەمان هەیە ئەگەر ئەمە مەلعەبمان هەبی فەریقیشمان دروست دەبی نەمان بی هەموو ساڵ ئەو وەزعمانە.